دیارە ئێمە وەکو ئەنجومەنی گەرمیانی حزبی زەحمەتکێشانی کوردستان چیوەکو تاکە حزب هەمێشە هەڵوێستمان دژی هەموو داگیرکاریەکان و بە تایبەتی داگیرکاری تورکیا هەبووە و لەگەڵ دوو حزبی چەپی کوردستانیش بە بەردەوام وەکو لیژنەیەکی هاوبەش لەسەر ئەو داگیرکاریانە لەسەر ئاستی گشتیدا هەڵوێستمان هەبووە. بەڵام ئێمە پێمان خۆش بوو وەکو ئەنجومەنی گەرمیانی حزبی زەحمەتکێشانی کوردستان لەسەر ئاستی گەرمیان دەست پێشخێرەیەکمان ڕاگەیاند بۆ ئەوەی هەموو لایەنە سیاسیەکانی سنوورەکە کە ژمارەیان 13 لایەنی سیاسیە بۆ ئەوەی لەسەر داگیرکاریەکانی تورکیا بۆ سەر باشووری کوردستان هەڵوێستێکی یەکلایەنەمان بێ، ینی هەڵوێستێکی هاوبەشمان هەبێت. هەرچەندە کۆبوونەوەکە ئەمڕۆ تەنها بەداخەوە نوێنەری تەنها 6 لایەنی سیاسی بەشداری کرد لە کۆی 13 لایەنی سیاسی. دیارە ئێمە لەسەر کۆمەڵی خاڵی هاوبەش ڕێککەوتین ئەو 6 لایەنەی کە ئامادەی کۆبوونەوەکە بوون وەکو نووسینی بەیاننامەیەک ئەنجامدانی گردبوونەوەیەک. چالاکیەکە ڕۆژی پێنجشەمەیە کاتژمێر 6 ئێوارەیە لە لای لەیلا قاسمە بێت. سەرەڕای جیاوازی بیرۆڕاو ئایدۆلۆژی، بەڵام هەمومان کۆک بووین لەسەر ئەوەی داگیرکاری چی تورکیا بێت چی ئێران چی عێراق یان هەر هێزێکی چەکدار بێ بۆ سەر هەرێمی کوردستان داگیرکاریە و مەترسیە و هەمومان یەک هەڵوێستمانە بوو. کێتی نیشتمانی کوردستان، پارتی دیموکراتی کوردستان، حزبی شوعی کوردستان، هەرچەندە ئەوان ئێستا هەندێک ئیشوکاری حزبی خۆیان لە پێشیانە و وتیان ئەگەر نەتوانین بێ کۆبوونەوەکەش بێن ئێمە بۆ بەیاننامەیان بۆ هەر هەڵوێستی ئێوە بینیۆنن لەگەڵتانین. حزبی سۆسیالست بزوتنەوەی چاکسازی نیشتیمانی، پارتی سەوسەر ڕایەوەی کە خۆیانیش تەلەفۆنیان کرد، جوولانەوەی نەوەی نوێ، ئەم لایەنانەی کە بەشداری نەبوونە بە تایبەتی داوامان لەوانە ئەوانیش لە کاتێکی تریشا بێت بۆ هەر دەست پێشخەری هەر حزبی هەر لایەنێکی سیاسی بۆ مەسەلەیەکی گرنگ و چارەنووساز هەمومان پێکەوە بن باشە.